من ناو دابان علي عزيز لدایکبووی 1994 من هەر لە منداڵیەوە بە نەخۆشی ئاویسپی نابینا بووم و لە پاش ئەوەی لە تەمەنی 8 مانگیدا من لەشتەرگەریەکم بۆ کرا توانیم هەتا ناوەڕاستی ساڵانی 2023 بتوانم ببینم بەڵام دواتر من چاوم لەدەستا هەروەها لە ساڵانی 2004 بۆ 2005 من ڕوون کردوتە پەیمانگای نابینیان بۆ مەبەستی خوێندن و درێژەدان بە خوێندن قۆناغی سێ ناوەندیم لەو پەیمانگایە تەواو کرد و هەروەها لەو پەیمانگایش فێری وانەکانی مۆسیقا بووم. وەکو بوارێکی ژیانم پەیمانگای هونەرە جوانەکانم هەڵبژارد بۆ خوێندن. لە دوای ئەوەی کە من چەند جارێک سەردانی ئەوانم کرد دیارە ئامادە نەبوون کەوا ئێمە وەربگرین لەبەر ئەوەی یاسایەک هەیە ڕێگرە لە وەرگرتنی ئەمە. ئەم یاسایە ئەوێ نابێت کە مەدام وەربگیرێت دەوێ واتە ئەگەر کەسەش تەنها پەنجەیەکی بڕاوە بێت لێ وەرناگیرێت. و منیش خۆم چەند جار داوای ئەوەم کردووە کەوا لە پەیمانگای هونەرە جوانەکان وەربگیرین. بەداخەوە هەموو وەڵامەکان ئەوەیە کوێرن چی سوودێ لەم شتانە بینن. یعنی وشەی نابینا ئەگۆڕنەوە بۆ وشەی کوێرکامە شتێکی زۆر ناشیا و نابەجێیە. دوو سێ بەڵێ دیارە هەندێک جاریش من گلەیم هەیە لە ئەحمەدی کۆمەڵگاکەم کەوا کۆمەڵگاکەمیت بە شێوەیەکی تر بیرەکاتەوە بۆن من لەسەر نابیناک فەیسبوک بەکاربێنێت دایان شتی لەسەر ئەوترێ ئەوە باشەوە نابیناکە چۆن دەتوانێت فەیسبوک بکاربێنێت. تەبعاً ئەوە شتێکی ئاشکرایە ئەمە هەموومان بە کۆمپیوتەر بە مۆبایل زۆربەی مۆبایلەکانن جۆرەکانی هایفۆن بەرنامەی ناتیقەی سەوتی تایە ئێمە توانین بەکاری بێنین سوودی لێبینین بۆ تۆڕەکۆمەڵاتەکانی فەیسبوک. وا نەزانی کە بێ چاوم ئیتر کەسێکی داماوم وا تێنەگەی کە بێ هەست بم لە جوانی ژیان بێبەش بم. هیچ جیاوازی نییە لەم ژیانە هەر وەکو تۆم چاک بزانە ڕاستە تاریکی هاوڕێمە بەڵام زانست چرای ڕێمە